ئەمەی دەیبینن لە نێو دەستەکانی من نوێترین بەرهەمی کۆمپانیای شاومیە لە زنجیرەی تی. خۆشبەختانە کۆمپانیای شاومی عێراق بەرهەمەکەی بۆ ئێمە ناردە بۆ ئەوەی لە باشترین چەناڵی تەکنۆلۆژی پێداچوونەوەی تەواو گژگیر بۆ ئەم بەرهەمە بکەین. ئەم بەرهەمە لە زنجیرەی تیە و شاومی 13 تیە و بێگومان شاومی 13 تی پرۆشەیە، بەڵام ئەوەی لە بەردەستی ئێمەیە شاومی 13 تیە. بە پێویستمان زانی پێداچوونەوەیش تەواو و جیاواز بۆ ئەم بەرهەمە ناوازەیە کۆمپانیاکە بکەین. دڵنیایم بۆ ئەم ساڵش کۆمپانیای شاومی لەم زنجیرەیە بەرزترین فرۆشی دەبێت، بەهۆی ئەوەی کە ئەم ساڵ هاوێنەی کۆمپانیای لەیکای لە زنجیرەی تی بۆ یەکەم جار بەکارهێناوە بۆ کامێراکانی کە کامێراکانی توانایەتی یەکجار باش پێشکەش دەکەن. وەجگە لەوەش نرخێکی تایبەت بۆ هەردوو زنجیرەکە بەردەست خراوە کە لە چاو ئەو تایبەتمەندیانەی هەیەی نرخەکەشی تەواو گونجاوە بۆ کەسانەی کە دەیانەوێت موبایلش تایبەتمەندی بەرز بە نرخێکی گونجاو و باش بکڕن. پاشکەمەیشتر دەگەڕێنەوە وڵاتان. سلاوی خوای گەورەتان لێبێ. من منسوول باسم لە تێک پلسەوە. خۆم بە خۆشحاڵ دەزانم پشتیوان بە خودای گەورە، دواتر پشتیوان بەوەی خۆشەویست لە ڤیددیۆیەکی نوێ و تەواو جیاواز لەگەڵ ئێوەی خۆشەویستدان. ڤیددیۆ ئەمڕۆمان پێداچوونەوەیە بە مۆبایلە، بەڵام پێشەوەی پێداچوونەوە بە مۆبایلە ناوازەیە بکەین کە سبسکرایبی چەناڵەکەی ئێمەتان لەبیر نەچێت و هەروەها لایک و شێری ڤیددیۆکانیش بکەن و زەنگوڵەکەش چالاکەن بۆی لە کاتی دانانی ڤیددیۆنێ ئاگەنامەی چەناڵەکەمان بەوەی خۆشەویست بگات. شاومی 13 تی نوێترین بەرهەمی کۆمپانیای شاومیە لەلایەن کۆمپانیای شاومی عێراقەوە بۆ ئێمە ناردراوە بۆی پێداچوونەوەیەکی تەواو جیاواز و گشتگیر بۆ ئەم بەرهەمە ناوازەی کۆمپانیای شاومی بکەین. مۆبایلەکە ئێستا لە بەردەستی ئێمەیە، مۆبایلێکی تەواو جیاواز و زۆر جوان و لە ڕووی تایبەتمەندیشەوە نرخیشی زۆر باشە. مۆبایلەکە بە ڕەنگی سەوز لە بەردەستی ئێمەیە، بێگومان ڕەنگی ڕەش و ڕەنگی شینی جڵدیشی هەیە و ڕەشەکەی لە بەشی پشتەوەی پلاستیکە و هەروەها ڕەنگە سەوزەکەشی لە بەشی پشتەوەی پلاستیکە، بەڵام ڕەنگە شینەکەی لە بەشی پشتەوەی دەتوانین بڵێن بە شێوەی چەرمخۆی نیشان دەدات و لە ڕووی چێشەوە جیاوازە ڕەنگە شینەکەی لە هەردوو ڕەنگە سەوز و ڕەشەکە. بۆ ڕەنگە شینەکە کە کێشەکەی 197 گرامە، بەڵام هەردوو ڕەنگی ڕەش و سەوز کێشەکەیان 193 گرامە. ئەگەر لە دیزایانی مۆبایلەکە دەست پێ بکەین لە بەشی پشتەوەدا چەمانەوەیەکی پێوە دیارە مۆبایلەکەمان و هەروەها لاچێشەیەکی کامێرامان هەیە کە سێدانە کامێرە و فلاشەکەی تێدا جێگیر کراوە. خۆشبەختانە کۆمپانیای شاومی بۆ ئەم ساڵ لە زنجیرەی تی هاوێنەی کۆمپانیای لەیکای ئەڵمانی بەکارهێناوە، بێگومان ئەمەش تەواو جیاواز دەبێت و لۆگۆی کۆمپانیاکەش کە لەیکای ئەڵمانیا لە بەشی پشتەوەدا جێگیر کراوە. دواتریش پێداچوونەوەیەکی تەواو گشتگیر بۆ کامێرای ئەم مۆبایلە دەکەین لەلایەن هاوکارمان هیوازادە دیلمانی و لەگەڵمان بمێننەوە. مۆبایلەکەمان لە بەشی پێشەوەشدا خاوەندارەتی لە ڕوونمایەکی تەخت دەکات، ڕەشێنەی چاڵی ڕوونما کە کامێرا سلفێکەیەتی لە بەشی سەرەوە لە ناوەڕاستی ڕوونماکە جێگیر کراوە. ئەگەر ئێستا بینە سەر بەشی لای ڕاستی مۆبایلەکەمان، لە بەشی لای ڕاستی مۆبایلەکەمان دوگمەی هەڵکردن و کوژانەوەی مۆبایلەکەمان هەیە و هەروەها دوگمەی دەنگ زیادکردن و کەمکردنیشمان هەیە. ئەگەر بینە سەر بەشی سەرەوەی مۆبایلەکەمان، لە بەشی سەرەوەدا مۆبایلەکەمان خاوەندارێتی لە تایبەتمەندی IR بلاستەر دەکات کە بۆ بەکارهێنانی یاخود بۆ کۆنتڕۆلکردنی ئامێرە ئەلکترۆنیەکان بەکاردێت کە ئەمەش تایبەتمەندێکی گرنگە کە لە مۆبایلەکانمان هەبێت و بەم شێوەیە پێویستمان بە کۆنتڕۆل نابێت و پێویست بەوە ناکات کە بەردەوام بەدوای کۆنتڕۆل بگەڕین و لە ڕێگەی مۆبایلەکەمان دەتوانین ئامێرە ئەلکترۆنیەکانی ماڵەوەمان کۆنتڕۆل بکەین. و هەروەها لە بەشی سەرەوە و لە بەشی خوارەوەشدا خاوەندارێتی لە دوانە بڵندگۆی ستریۆ دەکات کە ئەمەش یەکێکە لە تایبەتمەندیە هەرە گرنگەکان کە لە مۆبایلەدا هەبێت و هەروەها مایکێکیش بوونی هەیە. لە بەشی لاچەپی مۆبایلەکەمان هیچ فەرمانێک بوونی نییە و لە بەشی خوارەوەشدا دەرچەی سیمکارتمان هەیە و هەروەها مایکێکمان هەیە
و دەرچەی بارگایەکردنەوە شێوە تایپ سیمان هەیە و هەروەها بەڵندگویەکی ستریۆمان هەیە و لە بەش سەرۆژدا بە هەمان شێوە کە پێشتر ئاماژەمان پێدا بەڵندگویەکی ستریۆمان هەیە. خۆشبەختانە بۆ ئەم ساڵ پشتگیری لە بڕوانامەی IP68 دەکات کە بەرگری لە ئاو تۆز دەکات کە ئاماژەیەکێکە لە تایبەتمەندی هەر گرنگەکان کە کۆمپانیای شاومی بۆ یەکەم جار لە زنجیرەی تی زیادی کردووە و لە ڕووی دیزاین و لە ڕووی چێشەوە کێشەکەی دەتوانین بڵێن زۆر قورس نییە و لە ڕووی دیزانی شەوە مۆبایلەکەمان دیزاینەکەی زۆر جوانەوە دیزاینەکەشی زۆر گونجاوە و سێڕەنجی جوانیشی بەردەست خستووە کۆمپانیای شاومی بۆ ئەم ساڵ. هەمیشە ئێمە کە دێنە سەر باسی گشت تایبەتمەندەکانی مۆبایلەکە سەرەتا لە ڕوونمای مۆبایلەکەمان دەست پێ دەکەین. ڕوونمای ئەم مۆبایلە فلاتە لە چاو نرخەکەی ڕوونمایەکی زۆر باشی هەیە کە لە جۆری ئەمۆلیدا و هەروەها بە قەبارە 6.67 ئینچ و باڕۆنی 1.5K و هەروەها ڕوونمای مۆبایلەکەمان توانێت نوێبوونەوەی 144 هێرتزە و تێکرای وەڵامدانەوەی سەری 5Gی 480 هێرتزە و ئەو پەڕی ڕۆژنای ڕوونماکەمان لە کاتی بەکارهێنان لەبەر ڕۆژ دەگاتە 2600 نیت بەڵێ 2600 نیت کە ئەمەش ڕێژەیەکی زۆر بەرزە بۆ مۆبایلێک کە نرخێکی تەواو جیاوازی هەیە و لەگەڵمان بمێننەوە تا کۆتایی ڤیدیۆکە و هەموو ئەم تایبەتمەندیانە بەزنی بۆ ڕوونمای ئەم مۆبایلە و ئەم مۆبایلەمان کۆمەڵێک تایبەتمەندی تری هەیە وەرن با باسی بکەین. مۆبایلەکەمان لە ڕووی ڕوونماوە خاوەندارێتی کۆمەڵێک تایبەتمەندی دەکات کە ئەوانش دۆلبی ڤیژن و HDR++ و DCI-P3 دەکات و هەروەها سەر 1 ملیار ڕەنجیش لە ڕوونمای ئەم مۆبایلەدا بوونی هەیە و ڕوونمای مۆبایلەکەمان تایبەتمەندێکی تریش هەیە کە گرنگە کە ئەویش بۆ لەناوبردنی تیشکە زیان بەخشەکان بەکاردێت کە بە PWM ناسراوە و 2880 هێرتزە و خۆشبەختانە ڕوونمای مۆبایلەکەشمان پارێزراوە بە چینی گۆرەلا گلاسی 95. دەبایستا بینە سەر باسی چارەسەرکەری مۆبایلە ئاخۆ مۆبایلەکە خاوەندارێتی لە چارەسەرکەرێک دەکات. مۆبایلەکە خاوەندارێتی لە نوێترین چارەسەرکەری کۆمپانیای میدیاتێک دەکات کە ئەویش میدیاتێکی 8200 ئەڵترایە کە یەکێرە خەری گرافیکەکەشی مالی G600 کە قەبارەکەی 4 نانۆمەترە بە ڕایاڵەی 5G و هەروەها لە ڕووی ڕامەوە مۆبایلەکەمان خاوەندارێتی لە ڕامێکی 12 گیگابایت دەکات لە جۆری LPDDR5 و هەروەها لە ڕووی بیرگەشەوە مۆبایلەکە خاوەندارێتی لە بیرگەیەکی 256 گیگابایت دەکات لە UFS 3.1 و هەروەها مۆبایلەکە لە کۆمەڵێک دۆخی جیاواز ئێمە تاقیمان کردوتەوە و هەروەها کۆمەڵێک یاریشمان پێ تاقی کردوتەوە کە ئێستا دەیبینین مۆبایلەکە لە ئاستی خۆیداوە بۆ نرخی هەیەی مۆبایلەکە دەتوانێت ئاستێکی زۆر باش پێشکەش بکات لە ڕووی ئەو چارەسەرکەرەوەی کە هەیەی و بێگومان ئەمە چەند یاریێکیشمان لەسەر تاقی کردەوە و مۆبایلەکە لە دۆخی جیاوازیش بەکارهێنراوە لە ڕووی وێنە و لە ڕووی یاری و مۆبایلەکەمان دەتوانین بڵێن ئاستێکی بێوێنە پێشکەش دەکات و توانایەکی باشی هەیە بۆ ئەرکە قورسەکان و هەروە بۆ ئەرچی ئاسایش و هەروە لەبیرتان نەچێت مۆبایلەکەمان مەودایەکی فراوانی ژووری هەڵمێنی بۆ دانراوە بۆ تەکنۆلۆژیا سارکردنەوەکەی کە 5000 میلیمتر دووجایەک و فرە توێژاڵی گرافیتیش بۆ تەکنۆلۆژیا سارکردنەوەکەی دانراوە کە یارمەتیدەر دەبێت بۆ ئەوەی مۆبایلەکە لە کاتی ئەرکە قورسەکاندا پلەی گەرمیەکەی بە جێگیری بهێڵێتەوە یاخۆدوا لە مۆبایلەکە بکات کە پلەی گەرمی بە شێوەیەکی بەرچاو بەرز نەبێتەوە و بە ئاسانی پلە گەرمیەکەی بەرز نەبێتەوە کە ئەمەش یارمەتیمان دەدات کە لە هەموو دۆخێکداوە لە هەم باردۆخێکی ئەرکە قورسەکان و ئەرچی ئاسایشدا بتوانین مۆبایلەکەمان بەکار بهێنین. ئێستا ئەگەر بینە سەر باسی کامێرای مۆبایلەکە لە بەشی پشتەوەدا خاوەندارەتی لە سێدانە کامێرا دەکات کە سەرچەکەی 50 مگاپیکسلە و هەروەها کامێرە دووەمیشی 50 مگاپیکسلە و کامێرای سێمیشی بەڕوونی 12 مگاپیکسلە و لە بەشی پێشەوەشدا خاوەندارەتی لە کامێرایەکی 20 مگاپیکسلی سەلفی دەکات و هەروەها ئەمە باسی تایبەتمەندەکانی کامێرا و دۆخە جیاوازەکانی کامێرا ناکەین لەبەرەوەی لە سەرەتای ڤیدیۆکەش ئاماژەمان پێدا کە دەچینە لای هاوکارمان هیوازادە دیلمانی کە تەواوی تایبەتمەندەکانی کامێرای مۆبایلتان بۆشی دەکاتەوە و تەواوی دۆخەکانی کامێراشتان بۆ تاقی دەکاتەوە. ئاخۆ کامێرای ئەم مۆبایلە کە بۆ ئەم ساڵ هاوێنەی لایکای بەکارهێناوە لە چ ئاستێکدایە و چ توانایەک پێشکەش دەکات و دەچینە لای کاکیوە. السلام عليكم ورحمة الله وبركاته. هیوا گەڕایەوە بۆ تێست و پێداچونەوەی تەواوەتی بۆ کامێرای خۆ بڵێم تایبەتی ئەم مۆبایلەکە لەم ساڵدا و لەم زنجیرەی شاومی سێزدەتی کە لەلایەن بەرەپێدراوە لەلایەن کۆمپانیایەکەی ئەڵمانیەوە کە بزانێت چی خستەوتە ڕوو یاخۆ بڵێم چی پێشکەش دەکات کە ئەم هەموو باس و خواستی لەسەر دەکات کە زۆرترین فرۆشی بازاڕە زنجیرەی تیش شاومی با دەست پێ بکەین دووبارە بە ناوی خوا
دەمەوێت لێرانەدا باسی کامێرەی سەرەکی مۆبایلێ بکەم کە پەرەپێدرا لایکە ئەوەگا ئاماژەم پێدا وانی وەکو پرۆفسۆری ئەو بارە ئاماژەی پێ بدەم زانین لەو ئاستەدا ئاستێک پێشکەش دەکات بۆ ئەوی خۆشەویست دەخەمەڕۆ لەگەڵمان ببێنەوە کامێرەی سەرەکی ئەم مۆبایلە لە جۆری IMX 750 ڕوونی 50 مێگاپیکسل کۆمپانیای سۆنیا کە بە قەبارەی هەستەوەری 1/1.28 ئینچ وە قەبارەی مایکرۆمەتری یاخود بڵێم قەبارەی پێکسلی 1.22 مایکرۆمەترە بۆ وێنێ شەوش ئاستێکی زۆر باش پێشکەوتەکە با لە یەکەم دەقەوەم باسە بکەم کە مایکرۆمەترەکەی پێکسلەکەی بە ڕێژێکی زۆر بەژێش لە خۆ دەگرێت ئەوەی مهمە ئەوەی پاشان ببینێتەوە لە کامێرە مۆبایلە تەکنۆلۆژیای OIS لە خۆ دەگرێت وە ئەوەی ئاماژە بێت کە دوو دۆخی ڕێڵم ڕێسی و سەرکی هەریەکشتن لە کامێرە مۆبایل هەبێت ڤایبرانت و ئۆسانتیکە کە من بە زۆری هەر لە وێنەکانم بە زۆری لە دۆخی ڤایبران دەگرم کە پێم باشتر لە ئۆسانتیک و هەستەوریە مۆبایلە پێشتر لە Xiaomi 12 Pro بەکارهاتوە ئاستێکی باش پێشکەش کرد لەمدا ڕاستی جێک سەرمزانی لەمەداچێ و ئەمە ئەم وێنانەی کە بە مۆبایلە گەیراون کە ڕوێنەکان توانم تۆن و فەیسمان بە شێوەیەک نزیک دەکاتەوە لە سروشتی خۆی و هەندێک ناوەتۆنی سیر دەدات بە کامێرە مۆبایلەکەوا دەکات ئاستێکی پڕۆ و ئەلیلۆتەکان لە خۆ بگرێت ئەوە هیمە توان بڵێم Xiaomi کە بەم نازەوەدا هەست پێ دەکات ئەوەی تر ببینێتەوە ڤیدیۆگرتە هەلا لەم بەشەدا باز لێ بکەم بە 4K 30 فریم دەچکرد ئەوێ بڕوای ئێوە ئایا ڕوونێکی کەمە یاخود زۆرە بەڕامیش FPSەکەی کەمە بەڕاستی دەبووە 6 دوایە بەڵام هۆی پرۆسەرەکەیەوە کە ئاستە پێشکەش دەکات دامێنستی 8200 بەڵامەوەی زەی سەرنگ بێت ڤیدیۆشی زۆر جوانی هەیە کە لە دۆخی 4K و 30 فریم دەچرگەیدا بە HDR تۆمارمان کرد ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات چ لە ڕنگ چ لە فۆکەسی خێرا ئەوانە ئەو لە ڕووی ڤیدیۆگرتە و کامێرەی سەرەکی بوو کامێرەی دوو هەممان کە Xiaomi زیاتر لە کامێرەی سەرەکی مۆبایلە دەنازێت ئەویش 2x ئۆپتیکال 50 مێگاپیکسلێکە هەستەوەری کۆمپانیای ئۆمیڤیشنە لە مۆبایلە بەردەستە کراوەکە Xiaomi دەڵێت ئێمە 2x لە زیرە زیاد کردەوە ڕاستی جێی سەرنجە ئەمە ئاستەکەیەتی کە 2x پۆرتریتمان ئەماژە پێداوە و گرتووان بەردەستەمان کردووە بە شێوەیەکە کە ئەنیتوان بڵێم وەک کامێرەی سەرەکی هەندێک ڕسمەکان بە هەندێک ڕەنجی سیردا دەبات ڕاستی وە دیتێلەکەی بە شێوەیەکی باشە ناڵم زۆر باشە بەڵام باشە و ئەمە کامێرەی 50 مێگاپیکسل 2x بوو کە لە بەشی خوارەوەی کامێرە سەرەکیدا و لە بەشی دەستە ڕاستیش بڵێم بەشی ئەملاوە کامێرەی گۆشەفراوانە بە ڕوونی 12 مێگاپیکسل کە نەوەی ساڵی ڕابردوو 8 مێگاپیکسل ئەمە بۆتە 12 مێگاپیکسل ئاستی باشترە لەو و بە پێوانە 190 پلە ئەمە دەربارەی سێ کامێرا و لە بەشی سەرەوە لە پاڵ فلاشدا بڵێم تیشکی زێرشوری لە خۆ دەگرێت بۆ ئەوەی نانێک کە پاڵ پشتێکە بۆ کامێرای سەرەکی ئەمە دەربارەی کامێرای بەشی دواوە بوو بچینە سەر کامێرای پێشەوە هەر با سێلفەش لێرانە بگرین خۆشەیدی ڕوونیەکەی 20 مێگاپیکسلەوەکەی و توانم بڵێم ئاستێکی ناوەندە خۆگرنێک ئازێکی زۆر بەرز و تۆنەکان نزیکە لە سروشت و ڕەنگەکانیش بەلای شاربدا زۆر نزیکە بەڕاستی ینی دەبات چارەوەی کردبە ڤیدیۆگرتەش لە کامێرای سێلفی کە بەرجەستەی کردبێ 1080 فرێمە وەڵای من کەمە دەباوە کامێرەی دواوە ئاستێکی بەرزتر پێشکەش بکات ئیتر هەر ئەمانە بوو لە کامێرەی ئەم مۆبایلەکە بەلایەن زۆرینی خەڵکەوە گرنگی زۆری پێدراوە کە Xiaomi ناوزەندی کردووە کە لەلایەن لایکەوە پەرەی پێدراوە ئۆکەی بەڵام ئەوە ئاستەکەی بوو کە پێشکەشمان کرد ئەمن ئاستێکی ئۆکەی دەدەمێت بۆ نرخی خۆی زۆر باشە لە هەمووی گرنگترەوە مۆبایلە نرخەکەی کە نزیک 400 دلارەوە تایبەتمەندەکانێکی زۆر زیاترە و باشترش پێشکەش دەکات ئەمە کامێرەی ئەم مۆبایلێ بووکە لەلایەن منەوە بەردەستە بکرێت بۆی خۆشەویست کە بڵێنەوە بەرە پرۆفسیۆریەوە وارەین و باشترین شتەکانی کامێرا پێشکەش بێ خۆشەویست دەکەین و نەگەڕێنەوە لای کاک مەنسوور لە ستۆدیۆ و بۆ باسکردنی تایبەتمەندەکانی تریش بمێنن بەخێر وەسەڵات وەسەلام عەلە ڕەسوول الله گەڕامەوە لایک و سەبسکرایبتان بیر نەچێت و وێنەکانیش ڕاو سەرنجی خۆتمان پێ بڵێ لە کۆمنت بەشدار بە یەک لیکە زۆر سپاس بۆ هاوکارمان هیواسادە دیلمانی بۆ ئەو ماندووبوونەی کێشای بۆ تاقیکردنەوە و تێزکردن و باسکردنی گشت تایبەتمەندەکانی کامێرای مۆبایلە و کاکیوا دەستەکانت خۆش بێت ئێستا ئەگەر بینە سەرباسی ڕۆکاری مۆبایلەکەمان لە ڕووی ڕۆکارەوە مۆبایلەکەمان خاوەندارەتی لە نوێترین ڕۆکاری کۆمپانیای Xiaomi دەکات کە ئەویش MIUI 14ەیە کە بنچینەکراوە لەسەر ئەندرۆیدی 13 و بەم نزیکانش کە Xiaomi ڕایگەیاندووە کە ئەندرۆیدی 14 بۆ ئەم مۆبایلە دەگاتە بەکارهێنەران لە ڕووی پاتریەوە مۆبایلەکەمە خاوەندارەتی لە پاترێکی قەبارە گەورە دەکات کە 5000 ملی ئەمپێرە و توانای بارگای بوونەوەکەشی 67 واتە کە لەسەری بارگاویکەرەوە 67 واتیش خۆشبەختانە لە نێو پاکەتەکەیدا جێگیر کراوە و لە ڕێگەی بارگای بوونەوەی 67 وات کە لە نێو پاکەتەکەیدا جێگیر کراوە دەتوانێت مۆبایلەکە بارگایی بکاتەوە لە 0ەوە تاکو 100 بە ماوەی 42 خولەک و لە ڕووی بەرگەکردنی باتریشەوە مۆبایلەکەمان لە چاونەوەی پێشخۆی
ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات بۆهۆی ئەو ڕقەواڵە و هەروەها ئەو نەرمەواڵەی کە کۆمپانیای شاومی لەم مۆبایلەدا بەکاری هێناوە. ئێستاگەر بینە سەر باسی نرخی ئەم مۆبایلە. نرخی ئەم مۆبایلە بۆ جۆری شاومی 13 بە ڕامی 12 گیگابایت و هەروەها بیرگەی 256 گیگابایت بۆ بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان 639,000 دیناری عێراقیە و هەروەها بۆ جۆری شاومی 13 پرۆ بە ڕامی 12 گیگابایت و هەروەها بیرگەی 512 گیگابایت نرخەکەی بۆ بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان 839,000 دیناری عێراقیە و ئۆفەرێکی تایبەت لەگەڵ ئەم مۆبایلە هەیە بۆ ئەوانەی کە ئەم مۆبایلە دەکڕین لە ماوەی 6 مانگی یەکەمی کڕیندا لە کاتی شکانی ڕۆنمای مۆبایلەکە ئەوە کۆمپانیای شاومی ڕۆنمای مۆبایلەکەیان بە خۆڕایی بۆ یەکجار بۆ چاک دەکاتەوە کە ئەمەش ئۆفەرێکی ناوازەیە کە کۆمپانیای شاومی پێشکەش بە بەکارهێنەرانی خۆی دەکات. ئێمە هیچمان نەماوە دەربارەی تایبەتمەندی و هەروەها دۆخەکانی ئەم مۆبایلە بیڵێن. ئەوەی ماوەتەوە ئاخۆ مۆبایلە شایانی کڕینە یاخودنا ئەوە بۆ ئێوە جێدەی هێڵین ئێوە بڕیار بدەن شایانی کڕینە یاخودنا. لە کۆتاییدا پێشەوەی کۆتایی بە ڤیددیۆکە بێنیت کە سبسکرایب چناڵەکەی ئێمەتان بیر نێچێت و هەروەها لایک و شێری ڤیددیۆکانمان بکەن و زەنگوڵەکەش چالاک بکەن بۆی لە کاتی دانانی ڤیددیۆنێ ئاگەنامە چناڵەکەمان بێەوەی خۆشەویست بکات و هەروەها سوپاسێکی تایبەتی کۆمپانیای شاومی عێراق دەکەین کە هەمیشە پاڵپشت بووە و بیریشتان نەچێت ئێمە لە بیرمان کرد کەم بەرهەمە بە گرنگی 18 مانگی فەرمی کۆمپانیای شاومی بۆ بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان بەردەست خراوە و سوپاسش تایبەتی کۆمپانیای شاومی عێراقش دەکەین کە بەردەوام پشتگیر و هاوکاری ئێمە بووە کە ئەو متمانەی بە ئێمە بەخشی و بەردەوام بەرهەمەکانی بۆ ئێمە دەنێرێت بۆ ئەوەی پێداچوونەوەی بۆ بکەین و ئێمەش سوپاسیان دەکەین. تاکو ڤیددیۆی داهاتوو بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.